کاکتۆر بەخێر بێ بۆ یەکەمین پێداچنەوەی خێرای تاوەریتان دروستمان لە قێڕاپەڕین. کاکتۆر پێت چۆن ئەم جۆری ئیڤێنتانە لەم دەڤەرەداوت وە گرنگی ئەم جۆری ئیڤێنتانە لەم دەڤەرە چۆن هەڵدەسەنگێنی؟ زۆر سپاس بۆ دامەزراوەی سمارت و بۆ تاوەری تەندروستی سمارت لە ڕاپەڕین. دەستان خۆش بێ بۆ چالاکیە زانستیە پڕبایەخە و هەڵبژاردننی بابەتەکەش هەر بابەتێکی زۆر پێویستە بۆ هەموو وارەکانی پزیشکی. بەڕێی من شتێکی زۆر باشە وەکو دەستپێک، چونکە بەڕاستی لە دەڤەرەکەمان ئەمە توانین بڵێن شتێکی ئەگەر یەکەم جاریش نەبێت شتێکی زۆر کەمە و سەرەتایە و بە تایبەتیش گرنگەکەی ئەوەیە کە ئێمە لە دەرەوەی شار لە دەرەوەی سنتەرەکان چالاکی پزیشکی و چالاکی زانستی پزیشکیمان کەمە بە بەراورد بە ناوشار و لە مرکزەکانی شارە گەورەکان. لەبەرەوە بەڕاستی گرنگێکی زۆر تایبەتی هەیە و زۆر گرنگتر ئەوە کە بەرداوامی هەبێت. یعنی ئەمە یەکەم ئیڤنت نەبێ و یەکەم جار نەبێت و بەرداوامی هەبێت و چەند بارە بکرێتەوە بۆ دەڤەرەکەمان، شتێکی زۆر باشە.